نبونا کاری سر بندره و باجری زدت کردن. اگر حکومت حالتی که داشته باجری زدت کردن دماشه دیجان خلقی که خوش بکرد موجد خلقی که بزار بزاقدن شور حبیدن شنی بلغاش باجری زدت کردن. و که کتا آماجه پیدای و جیاوز دیال بغدا فرمانبر بغدا هیچ کشا کابولی نینه. همین زیده و موشد خوار گرن او ما في حكومات بوبشت باجي بس حريق ما كردستاني تفيدن حكومات هرمي جدي كار كاتن و جانا خلقي خوش كاتن ناك بتر خلقي كي بخدت اوستان جدا و هر بغيار كار برلماني در نشيت او بغيار اهانا ويسا نوكا بيدا كاري يفيدن حكومات هرمي چافخشندن که سر به يسا يكتن. بله کاک عبدالله جاکری زور سپاس بو پیوندیاته برای فهم عبدالله ادزور سر داخویانیاوید بیشتر هندک کسی تین تخازن لسر کیست بریکن حولاتیا جه خول وزارت کار بکنم ده حول دین پیوندی جواتا پارزگی هجی بکنو هندک رون کرن درباره داخویانیا برای زی بهنه کرن ده وگرم آماجه که ما بچنده کو الپارزگی ها دهو که ده سال نوتا دا آنجی تایبتش سال نوتا هفته و حتی سال 2002 دهات باج و آن بجن باج دهاتی یا خانوبر دهو که برف زدبونه برای پشتی 2002 و حتی نوکه او جماره اتحاتین برزه کردن آنجی نهاتین راگهاندن بزان امکان دهاته بچنده ما نافبرک یا هیو پشتی به نافبره ده زفرین خزمت هواین برس برکت همی مالایه و هواله همی دلایه باخش کردن و ششتن از هزری بوناکم جبرکو باشترین جور ابجیه تیمیزین ابجیسی بو ریکلام کرنه لی کانال بادینا سات پیوندی وان جمران بگن جارك دي صلاف بين الهجاء لحفتي شواطة دربازبوي أنكو حفتي شواطة 2016 جواتا پارێزگە هادهو که کمبونک لدار خزبو تیدا چندین بریار دابون درباره کم کرنا یا بهایا چه کرین خانیا چه جیک بهای سوتمنیه یان جیک بهای ناف بازار دا بلام زیاده کرنا باجه لسر خلکی بده بیده اگر کو بریار جواتا پارێزگه در خستی بمینی تنه حبر سر کاغذه جواتا پارێزگه ام لو هر ناویت اینو بحثیویت کن چونکه او یا نچاره اولوکه براوانیه ج خلکی پارێزگه بکتنو چونکه یه بدنگی توانا گهشی نویدر که او جا پشتی اف بریارا یا حکومت درباره بلند کرنا باجه ده چند بریارین پیشینو که ین کمبونا هفتی شوات جواتا پارێزگه کبنتوار جبجه کرنه دو ده چاواشتن اوان بریارا کتا پراکتیک و حتی نو کجیک ما راستیجی پراکتیک ما ندید یکانه او بریاره حتی نو که چاوا سرگرد نو گهشتنه چقونخ برایس اکرم ممانی ریوبر باجا دهاتا پارێزگه ها دهو کل سرهلا تلفون گرمه ما مستا ایواری باش ایوار باشتر ما مستبری هر تشتاکی مدویت بسیار کن یعنی اف بریاره هنه اشکیل درکتیه و بوچی یعنی دوی توقیت ده اف بریاره درکت از یاد کردنی انسانم وزارت دایره ریوبر یا سمارکت نخوانو برا تابعی وزارت داده بله. وزارت داده بس انظام رمایت اشکیل درکتنی از بارکم هرش وزارت ها درکتی بله سبارت که افدمه گنجای یا نه از خود دیجم او ادم نجی بله گنجای که حکومت هرمی از قیرانه که دا اتفاقی بادی کار بین دا حکومت خصوصیت خود بگیرید و بستانه درواز بکرد و دیجم نجی ابی ریجین آب دلمنه افریجا وکی دیجم تاتیا
دیارگرن از خود بجن بلا پیچه که بیدمی زده که با حتا بودم اکیدی چکو خلقی مداینن با رنگ زده یا عید بسی وقتی ریشکا اکثر یا زده بلی بله باشه یعنی اگر با 2 ساده یا 1 ساده بو به قناغه باشتر بوشکلی از 3 ساده بله بس اوه حکمت هرم کردستانه یعنی استناد یا کلیه سروره چون که البرلمان العراقي دا عند حكمة العراقي دا 6 صادية امجدي كاينه 6 صادية يعني افراوشانو كهرما كردستان تدا درباز بيتن هكر ام براور بكن قال حكمة العراقي يعني يا جنجايا اف برياره هنيك ام وكهف بكين قالوا حكمته خود ما مستعد از خود بشم با ما چند ساله ردوری آباجی یا سمارکر نخانو براجی یا هادنو چونجی همین ریبری حکومت هرم کردستان تمی رنگات تاریکار بون گل خلقی خود و چه تقصیری گل خلقی خود نکلی همین آباجی باج و رسومات نکمتر بونیش حکومت ها وقته و اول چیزی یا نه درجی بود که دستور عراقی در حکومت ها مجبور پشتوانی یا خلقی خود کادیا و مقصدوانا هر دم کمتر دانان از کشمه پارک بلام ابری که حکومت ها مجی که تا قیرانه که دا حکومت ها مجی اکید هندک کس شارازا پیشنیار کلینه و پشتای پیشکشی حکومت کلینه حتی حکومت در پشتای کلینه بریار در اختی ما مستبسیاره کده کشتب کن یعنی اف جوره بریاره مجال طعنه هیا لبدن کو بهتر را گرتن یان حالا ویستن یان جی وقتی بریار در کت ایدی خلاص هر دی کبیدت والی جیبه جی کرنه دو مجال تراجعیت دانه مایه خود از بالا دا نگره که شارازا مگه سیارانده قانونی ها بگه باشتر به ارتباط دادن بس از خود جزمه بدنش پرلمانی در کسی نتشته پرلمانی که زحمت لیبگریان هدید یه حکومت پتر در سطحه اگر دوباره شاخن قاندن اتدا بکن و دوباره گنگشه که سر بکن و بس از خود بشم دوید ام همیش کلا پشتوانت حکومت ها خوش بین و ام هر ظروفت خلقیشی برچاف فرگیرین اگر من هر دوش برچاف فرگیرتن از دنده بیاری درست دین باشه برای اکرم ممانی رو برای باجا دهات پارزگاه دو که زور سپاس بو بجداریاتت گرمه دا ده پیوندی که دیور گرین کاک شیمال جزمار ایواری باش کاک شیمال ایواری باش سرچوا سپاس بودت ما سر بوده بله کلم که روسي او بود سنوره يعني علمواني تليفونات سنوره بله كنت حكمت خيرانه لازم بودي ارزان كده ده علامه تشديد بچي كده ناكارو كده علامه تشيلو كده پوره بچي باشه کاک شمال طول کیره پیوندیت گرمت که یعنی زمار خوب پیوندیت که یا طول ناف پارزگاه دو که پیوندیت که نه لا زمار خوب الزمار خو يعني اف برياره هاني ما دفر زمار جريتن يا زيدك نواجه چونكي از بار كما كو اداري تابعي حتى لقاب تابعي بارزگاه مثله لا خير كونان طبعا زمار خو ما زمار ما تكون دروس ما تقصر ما تكسرون همشيو باشه کاک شمال زمار زور سپاس بو پیوندیاته ده چاوری وره بین که صباحی جواد پارزگاه دهو که دیگل بر پرسواره و برین پیوندیدار ین گریدای به بریاره هنه و کان ده انجام کمبوناوانا چه بیتون و داوی هلویست جواد پارزگاه دهو که ده چه بیتن لی امتخازین که زیدتر راو بوچون هولاتیا درباره وان جوره بریاره و وان جوره زیده کرنن باجا و ین رسومات و ین سزایا کان ده چه بیتن درباره بریاره جوات آن بجین کمبونا صباحی جوات پارزگاه دو که نو که کاک عیمات شاکر اندام جوات پارزگاه دو که گرمه دای کاک عیمات ایواری باش ایواری باش سپاس بوده ممنونم کاک عیمات از یک دو سه بسیاره کاشتکم از رنگ پیچک وقتی تا پتر بگیرم پراستی یک شوانه اول جوات پارزگاه به خوب پیشاندانه دا اول برانبر جوات چه بوی بارگاه جوات چه بوی هاتا دنگو و هلویسته که پشتوان بو وی خلکی در بری و بریار صباحی رینشتنک هبیتن گل نینرت وان خوب پیشاندره یعنی هوا چه اجندایک هیا بو صباحی بو پیدا چونوید وان جوره بریار دا بله زاد سپاس و امام تیمان باش بو که او بریاره که استا درچوه که رسومات و باج و امانه که زیاد بگره تا دو برانبر
بەڵام وەکو ئەنجومەنی پارێزگا و کە وەکو ئەندامانی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای دۆست بە هیچ شوێک لەگەڵ ئەم بڕیارانە نین، ئێمە ئەم بڕیانە ڕەت دەکەینەوە. بەڵام ئەمە دەمێنێتەوە لەسەر ئەنجومەن کە بڕیار بوو من ڕۆژی پێنجشەمە یادداشتێک بنووسم بۆ ئەنجومەنی پارێزگا بکرێتە بەرنامەی کار و کە ئەم بڕیارەی کە دەرچووە بێتە ڕەتکردنەوە. بەڵام ئەوە بوو کە پێشەوەی کە ماوەی کە تقریبان دوو هەفتەیەک دەبێت کە نووسراوێکی ڕسمی کراوە کە بەڕێوەبەری گشتی هاتوچۆی پارێزگای دۆک و لەگەڵ بەڕێوەبەری گشتی پۆلیسی دۆکە بان کراون بێنە ئەنجومەنی پارێزگای دهۆک بۆ ئەم جۆرە ڕوونکردنەوە بدرێت کە بۆچی ئەم ڕسومات و بە جوامانە زیاد کراوە. بەڵام وەکو کە دیارە لە نێوان ئەندامانیش هەموو ئەندامان تقریبان زیاد ڕێژێکی زۆریان لەگەڵ ئەم شتانین کە ئەم بڕیارانە کە زیادکردنی باج و ئەمانە کراوە ئێمە لەگەڵی نین بە هیچ شێوەیەک و ڕەتیش دەکەینەوە. کاک عیماد یعنی تێدا گوتن و ئەنجومەنی پارێزگا سلێمانیە بشێوەیەکی قەتعی وەکت بێژن ئەف بەرگارێت هەنە یەتڕاتکەین و نائخنەت بوارێ جێبەجێکردنێدا یعنی وەکو جواتە پارێزگا هاتووکێ هینتشێن هەوە سەڵاحیات هەنە بڕیارێکەش ویجوری دەربێخن یان جیوان جوورە بەرگارێت هەنە ڕەت بکەن یان نە؟ بەڵێ بەتاکید بەڵێ فەرموو. بەڵێ بەتاکید وەکو ئەنجومەنی پارێزگای دهۆک کە دانیشتنێک ئەگەر لەلایەنی کە بەڕێوەبەری گشتی هاتوچۆی پارێزگای دۆک و لەگەڵ بەڕێوەبەری گشتی پۆلیسی دۆک ڕوونکردنەوەی نەدەن لەسەر ئەمانە ئێمە دەتوانین بەپێی 5 ئەندام کە یادداشتێک دەنووسین و دەیخەینە بۆ کارنامەی ئەنجومەن و کە بخێتە بەرنامەی کارەوە کە بەداداچوونی لەسەر بکرێت و بۆ ئەوەی کە ئەم بڕیارانەی کە دەرکراوە کە باز بکرێتە زیاتیم لە دوو بەرامبەر وەکو ڕسومات و هەموو شتەکانەوانی کە دەگرێتەوە. بەڵام ئێمە وەکو ئەنجومەن دەتوانین ڕاتێکین چونکە ئێمە نوێنەری خەڵکین، ئێمە دەبێت لەگەڵ خەڵک بین چه بڕیارێک لە بەرژەوەندی خەڵکدا ئێمە لەگەڵ ئەو بڕیارانە ببین. کاک عیماد هەرچەند ڕەنگەمە وەختێتەژی گردن بەرام دداخویان یا خودە بەڕێز فەهیم عەبدوڵڵا ئاماژەکەرێت بێژیتن نابیتن هەر پێنگاوێکە حکوومەت بەهاوێژتن ئەمە دژی وێ ڕاوستین یعنی ئەvە چاوات و شەڕۆڤەتکەی مەبەستاوی پێ چییە یعنی؟ بەڵێ ئەمان لە دوانی خۆتی تایبەتە بە خۆی کەنی ئەم بەرانێکە ڕێی خۆتی داوە بەڵام ئەمە ڕێی ئەنجومەن نابێت چونکە زۆر بەعنی کۆدەنگێک هەیە لە نێوان ئەندامان ئێمە ئەو بڕیارانەی کە باش لە بەرژەوەندی خەڵکی پارێزگای دۆک بێ ئێمە وەکو ئەندامان لەگەڵ ئەم بڕیارانە دەبین. بەڵام ئەگەر بڕیارێک بێت لە دژی وانی لە باشەی بەرژەوەندی خەڵکی پارێزگای دۆک نبێ ئێمەش لەگەڵ چونکە ئێمەش نوێنەری وانین. باشە ئەو خەڵکی خڕە بووی بە دەرگای ئەنجومەنی چاوەڕێ نەسباهیک و بڕیارێکاش هەژی ئان شایستەی وانە ئان دیو داخوازی وانە دەرکەویتن یعنی تۆ شەی بێژین یەگەشبینی کو تشتێکی شووی جووری بهێتەکردن خەڵکێکی ڕازی ببیتن؟ ئەم جۆرە بڕیارانە دەبێت وەکو کۆدەنگی لەناو ئەنجومەنی پارێزگا و لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگا بڕیارانە دەربچێت نابێت تەنها کەسێک بڕیار بدات چونکە ئەم بڕیارە دەبێت لە نێوان کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای دۆک بێ. باشە کاک عیماد شاکر ئەندامی ئەنجومەنی پارێزگا هاتووکێ زۆر سپاس بۆ وان ڕوونکردنا دەربارەی بلندکردنا باجار لە پارێزگا هاتووکێ. دێزبڕین ئاماژەکەینە هەندێک بابەتێت گرێدای بلندکردنا باجا یان جی بلندکردنا بەهایە و شلایەکی دیڤە جواتە پارێزگا هەیەکانێت چ بجوورە بەڕیارێک دەرەخستینە وەکی کریەنخانیا وەکی سۆتەمەنیە وەکی بێژین هەندێک بابەتێن دیک و بەرین و کە کۆمبوونا هەفتی شواتێ دەرکەت مشلای جواتێڤە چەند کەدینە توارێ جێبەجێکردنی دەر سەر ئاستی پارێزگا هاتووکێ ئەف بلندکردنا باجار دهوکێ هەرێمە کوردستانی فشوەیەکی گشتی وان بڕیارێ جواتێت ئەخیتەت بێژین وەلێتکەتن کو نەهێنا جێبەجێکردن ناف هەوڵاتیاندا و دیف چوون و چاودێری هەبیتن کانەیە دێ چەند کارتێکردنەیە لەسەر خەڵکی کەتن. ئەگەر سباهی جواتە پارێزگا هاتووکێشیا هەندێک بڕیارێن شووی جووری دەربێخیتن کو بەرژەوەندیە خەڵکێکی دابیتن بێگومان وی دەمی